کانمان باز لە خوێندنی پیشەیەکەین لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی بە شێوەیەکی گشتی گرفتەکانی خوێندنی پیشەی چین لە لێرە بە گشتی چۆن توانین زاڵبین بەسەر و گرفتانەدا گرفتەکان چۆن چارەسەرەکرێ هەوڵەکانی پەروەردەچین لەمڕۆ ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عمر محەممەد ئەمین کە بەڕێزیان یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانین مامۆستا زۆر بەخێر بێبیانی باش زۆر سپاس بەیانی جەنابی شوێش بەخێر بێ سەرچاو مامۆستا با لەوە دەست پێ بکەین ڕەوشی خوێندنی پیشەیی چۆنە ئێستا کە باز لە ڕەوشی خوێندنی پیشەیەکەین ڕەوشێکە ئەمڕۆ بەدڵی ئێمە نییە و گەیشتینێتە و قەناعەتەی کە هەم وەزارەتیش هەم لایەنە پەیوەندیدارەکان گەشتنەوە قەناعەتەی بەم میکانیزمە ئێستا خوێندنی پیشەیی نەیتوانێت جێپەنجەی خۆی دیاری بکات لە پرۆسەی پەروەردەدا و بەم شێوازەی کە ئێستا ئێمە کار دەکەین بەم شێوازە ناتوانین خوێندنی پیشەیی بەو ئاراستە بەرین کە ببێتە دڵخۆشکەری هاوڵاتیان باشە بۆ خۆی خوێندنی پیشەیی ئەگەر بەرەو پێش نەچێت من تایکی دەکەمەوە لەسەرەوەی ئێمە ناتوانین گۆڕانکاری گەورە لە پەروەردەدا بکەین چکە گۆڕانکاری گەورە گەرمانی لە پەروەردەدا بیکەین و داهاتووی گەنجان و مناڵانی ئەم گەلە دڵخۆشکەین ئەبێ گرنگی بە خوێندنی پیشەی بدەین و ئەو وڵاتانەشی کە لە دنیادا زۆر وەزعیان خراپ بووە لە ڕووی ئیدارەدانەوە لە ڕووی پێشکەوتنەوە توانیانە لە ڕێگەی خوێندنی پیشەیەوە سەرکەوتنی گەورە بەدەست بێن وڵاتەکانی گۆڕانکاری گەورە بەدەست بێن باشە ئەو وڵاتانەشی کە توانیانە چەندین حەساریان لەسەر بێت چەندین کێشەیان هەبێ لە ڕێگەی خوێندنی پیشەیەوە کادری وەسەتیەوە توانیانە ئەو حەسارە تێک بشکێن و توانیانە وڵاتەکان تووشی کارەساتی گەورە نەکەن بە پێچەوانەوە ئەو وڵاتانی کە خوێندنی پیشەیی تیا لاوازە ئەو وڵاتانە بەرگەی حەسارەکانیان نەگرتو و پێشکەوتنی گەوریان باشە مامۆستا دەڵێ میکانیزمەمان بەدڵێ میکانیزمە کێ دایناوە و چۆن ئەتوانین گۆڕانکاری لە میکانیزمەکە بکەین ئێمە وەکو خۆشببختانە ینی قسێکی مێشێلۆبرۆ هەیەڵێ پێویستە لە پەرۆدۆ دەست پێکەین ئەوسا کۆمەڵگای داهاتوومان بنیاد بنین خۆشببختانە وەزارەتی پەروەردەش چەندین ساڵە ئیش لەسەر ئەمە گەیشتۆتە ئەو قەناعەتەی ئەگەر گۆڕانکاری لە خوێندنی پیشیان نەکەین ناتوانین گۆڕانکاری گەورە لە پەروەردە ئەنجام بدەین گەیشتونەتە ئەو قەناعەتەی جا نازانێتتر ئەنجومەنی وەزیران و وەزار سەرەوە ئایا ئەو قەناعەتیان لا دروست بوویانە چکە بەڕاستی ئەگەر پاڵپشتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نەبێ ناتوانین خوێندنی پیشەیی بەو ئاراستەی بەرین پێشکەوتنی گەورە بدەین چونکە پێویستی بە پارەیەشی زۆر هەیە پێویستی مەسەلەن بە ژێرخانێکی زۆر هەیە ئێمە بۆی بتوانین ئەم گۆڕانکاری بکەین لەگەڵ ئێستادا جیازی بکەین لە دوای ڕزگارکردنی عێراق و لە ساڵی 2005 کە حکوومەت یەکی گرتەوە لە 2023 کە ڕزگار حکوومەت یەکی گرتەوە پێشنیاری وەزارەتی پەروەردەوە بوو 3 کۆمەڵگەی گەورەی پیشەی لە هەولێر لە سلێمانی لە دۆک دروست کرێەوە هەموو پیشەیەکانی کە کۆبوونەوە لە ناوشارە لەم 3 کۆمەلگای یەک بگرێتەوە و هەموو وەرشەیەکیان بۆ دابینکەن دیارە ئەمە تەنانەت دیزین و خەریتە و هەمووی تاوا بوو کە دیزینەکە و خەریتەکەی پارێکی ئێکجار زۆی چونکە دیزینەکە زۆر گەورەیە بیناکان زۆر ئەینە بەڵام لە دوای 2015ەوە بەهۆی کارەساتی شەڕی داعش و قەیرانی دارایی و خەیرانی موچۆمانە نەتوانرا ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە پارەی سەرف کرا لە دیزین و لە نەخشە و لەوە چی لێ هات نەخشە و شتەکان وەکو خۆی ماوە دیزینەکە ماوە لای ئێمەیە بەڵام بینا خۆی ئەم پێویستی زیاتر هەموو یەشێکیان پێویستی لە 75 میلیۆن دلار بۆ 100 میلیۆن هەیە لە هەر شارێکیان بۆ هەر شارێکیان ئەوەندە پێویست پێ هەیە بۆیە جەنابی وەزیری پەروەردە پار سەردانی سلێمانی کردوتی ئێمە ئەمانوێ ئەوە زیندوو بکەین و کە ئەڵێم خۆشببختانە وەزارەت بیری لەوە کردوتە کە ئەم پرۆژەیە نەخینە بواجێ سەرکەوتنی گەورە نابین بیری لەوە کردووە بە من و مامۆستا دڵشادی ڕاگەیان بیر لەوە بکەنەوە ناکرێ من لە هەولێر و لە دۆک بۆ بەرهێنان بێنم بۆ سلێمانی بیر لەوە بکەنەوە بەرهێنانی بدۆزنەوە لە ڕێگای PP ینی هاوباش چۆن ئێستا ئێمە سابیسمان هاوبەشە لەگەڵ شۆیفاتە ئێمە سابیز بەشێکی حکوومەتی بابڕێەوە بەشێکشی ڕێکخراوی شۆیفاتی بابڕێگەوە
ئەمیش بە پیپی بێ ئەوان بێن بیناکەمان بۆ دروستکەن لە مقابلە قازانجێکی کەم بکەن بەڵام ژمارەیە خوێنکاری ئێمە بینێرین بەبێ مقابل ئەو ژمارەی خوێنکار بە پارەیەکی کەم منکات ئەمە لە هەولێر و دووەک هەیە بەڵێ لە هەولێر و دووەکیش جەنابی وەزیر وتی من لەوێ قسە دەکەم لە بگەڵ و بەرهێنەکانە ئێوە کاری لەسەر بکەن خۆشبەختانە ئێمە سەردانی دەوڵەمەنەکانمان کرد سەردانی یەکێک لەوانە کاک فاروقمان کرد بەڵام کەسیان نەچونە ژێر ئەو بارەکە ئەمە بێ ئێمە بۆ خۆمان 182 دۆلم زەویمان هەیە لە بەکرەجۆ زەویەکی زۆر باشە بۆ ئەوە هەم لە ناو شارایە هەم جادەی شەستێکەش سەتێکە بە یەک جادە دێتە ناوی کا بە دوو کردەوە بۆ خۆشی بێتە ینی شوێنێکی زۆر باش ئەم 182 دۆلمە ئێمە قسەمان کرد کۆمپانیای مایە کە خەیوان سەرپرشتی دەکا هاتنە پێش وتیان ئێمە ئامادەی لەگەڵتانە جێبەجێ دەکەین وتمان فەرمونون ئێوە پرۆژەکەمان بنێ خۆیان تەبعاان ئەوان کۆمپانیای مایە هەر ئیشەکەی پەروەردەیە لە باخچەوە هەیەی تا مەعاهدەکان هەتا زانکۆ هەتا زانکۆ ئەنی چەندین مەعهدی هەیە ئەوان لای خۆیانەوە پرۆژەیشیاندا بە ئێمە ئێمەش پرۆژەکەمان خوێندۆ دیراسەمان کرد بەڕاستی کە دیراسەمان کرد تقریبا 6 مانگی پێچ و گروپێکی واتساپمان کردەوە هەموو بەڕێوەبەری پیشەیەکان لەگە سەرپرشتیاری پیشەی لەگەڵ هەندێک خەڵک هەیە شارەزاییە لە پیشەیە لە پەروەردە نەمامەسایان بۆ نمونە مامەسا کەمال نووری کە مدیری تەربیە بۆ چەند ساڵ لە پیشایشی کردو ئەمانەمان هێنا ئەم گروپەوە لە گروپەکە وتمان ڕێی خۆتان بنووسن ئەمشە پرۆژەکەی بۆمان دابەزان کە دامان بەزان هەفتەی 2 هەفتە پێش ئێستا کۆبوونەوەیەکمان ئەنجامدا هەم قەیوانمان بان کرد کۆمپانیای مایە هەم لە هەمان کاتە هەموویمان کۆ کردەوە کە کۆمان کردوتان ئەمە پرۆژەکەیە ئەمە شکلەکەیت ئێمە شێوەکەیەتی ئێمە ئەبێ میکانیزمی بدۆزینەوە ئەوان میکانیزمێکی خۆیان ئێمە دراسی و میکانیزمە دەکەین بۆ ئەوی بە پیپی بتوانین بیکەین چونکە ئەم دروستکردنی ئەم هەموو بینەوە ئەم هەموو وەرشە گاڵتنی ئەوانش بەڕاستی بیرکردنەوەکەیان وایە قازانجنەویست بیکەن نایانەیە سوودێکی وا ببین بەڵام لە هەمان کاتە بێ بڕێپارە لە هەندێک خوێنکار وەربگرن بۆ ئەوەی زەرەر نەکەن بۆ خۆشی ئێمە ئێستا لیژنەمان دروستکە 5 لیژنە ئەو 5 لیژنە راپۆرتی کۆتایی قرارە لەم هەفتا بگاتەوە دەستمان کە گەیشتە دەستمان جارێکی کە دیراسی دەکەینەوە لەگەڵ کۆمپانیای مای دوای ئەوە بەرسێ دەکەینەوە بۆ وەزارەت بۆ ئەوەی بزانین ڕای ئەوان چێت چونکە ئێمە ناتوانین بەبێ وەزارەت و ئەنجومەنی وەزیران پرۆژەیەکی گەورەی پیپی ئاوا ئەنجام دەین بەڵام ئەمە سوودەکانی چییە مەسەرەن یەکەم سوودی پیشەیی و بەهێزکردنەکەی دەگەڕێتەوە بۆچی بۆ نمونە تۆ دێنیت ئەم هەموو خوێنکاری ئێمە هەمووی وای لاتۆ هەر هەمیە چێتە زانکۆ کاچێتە زانکۆ 10 ساڵی شەبێ ئێمە نەمانتوانیە کۆلێجێکی کۆمەڵایەتی تاین بکەین لەبەرەوەی زیادە لە منە بە سەدان خەڵکمانەیە لەبەرەوەی ئەو کاتە پێویست ناکات 4 ساڵی تەمەنی خۆی ئەو گەنجە بە هەدەر بدا لە زانکۆکانە دواییش ببێ بە بازاری کاری دەست نەکات کاری دەست ئەبێتە قورساییەکی زۆری لەسەر حکومەت فشاری گەورەش دروستەکە ئێمە بۆی ڕزگارمان بێت لەم فشارە هەم لەسەر حکومەت هەم بازاری کاری دۆستدا خاڵی دووهەم ئەوەیە لەم ڕێگەیەوە ئێمە ئیتر چی تۆ دەبینی لە وڵاتە کە دروست دەکرێت لە تەختەیەکی ئەرزیەوە بۆ مەسەلەن دیکۆراتێ بۆ قەنەفەیەکەم قەنەفەی خۆمان دانیشتین بۆ مێزێکی هەمووی بە دیزایانی تازە بە شێوەی تازە دروست کرێت کە دروست کرا ئەو هەموو پارەی کە ئێمە ساڵانە مانگانە نەک ساڵە مانگانە ملیۆنێ دۆلار لە حکوومەتەوە کاکاتە ملیارێ دینار زیاتر لە حکوومەتەوە ئەدرێ بە موچە هەر هەمووی ئەم پارانە ئەڕاتە دەرەوە هەر هەمووی لە دەرەوە موادمان بۆتی یانی هەمووی سپێکرێت و پارە لە وڵاتان نامینێ سویلە نامینێ نەختینە نامێنێ ئێمە ئەو کاتە لە ڕێگەی ئەمەوە ئەتوانین وڵاتەکەی خۆشمان بەهێز بکەین و ئەتوانین کاریش بۆ خوێنکاران بدۆزین خوێنکاری لەوێیاش فێری کارێکە بێ دواتر لە بازارە کار بکە ئەوایشی لێ دەکەی کارەکە ببێ بە ئاکادمی مەسەلەن بۆ نمونە ئێمە فیتەرمانەیە فیتەرێک خۆی نەخوێندەوارە دەچێت لەوێەوە فێر دەبێت دەیان سیارە تووشی کێشە و گرفتەکە دەیان ماڵی خەڵ تووشی زەرەکە بەڵام ئەو کاتە بە ئاکادمی لە پیشەیەکەوە تەخەڕوج دەکا و ئەو پیشەیە ڕێگەی بێدا ئێمە پێشنیارەکەمان وایە بە دەرچوونی ئەمانە ئێتە ڕێگە نەدرێ کەس بکە ئەم حاڵەتە سیفەتێکی کەی بۆ دروست دەبێت خەڵکیشی تر مەجبورە بخوێنێ بۆ ئەو شادە بەدەستبێنێ جا شادەکەی ئێمە ئەمانەیە عالەمی بێ وەکو ئەڵمانیا و وڵاتانی کە بە پێی سەعات بێ مەسەل سەر چاکردن 10 ساعتی پێیدا بەڵام
چاکردنی مەسعەدێک کە ئیسە ئێمە بێ خەبیرێ لە تورکیا لە ئێران بێنی لەوانێ 30 ساعتی پێش بێ یعنی نظامی ساعات دەخێنێش و بۆ ئەمە ئەگەر سەر بگرێ مەسەلەن من نمونەی قسەی یەکەمت بۆ باز دەکەم مەسەلەن ئێستا ئێران ئەم هەموو حەساری لەسرە 30 ساڵە 40 ساڵە حەساری لەسرە بەڵام بۆ ناکەوێت پیشەی ڕایگرتووە هەموو موادە ناو خۆیە هەمووی خۆی دروستێکە مەسەلەن بۆ نمونە ئێمە دەیەکی بچووکی وەک ساڵاوە لەو دیوی مەریوانەوەی ئێمە چی سێرمە لە دەیەکی ساڵاوە گەورەترین وەرشەی پیشەیانەیە جاوەرە بگاتە کەرەز چووکە گەورەترین وەرشەی پیشەیەکان لە کەرەجایە یعنی بڵێن چۆن ئەڵێ ئاسیمەی پیشەیەکان کەرەجە وەرە لە سەوڵاوە لە دەیەکە ئەمەی دروست کردووە ئەمە دووهەم وان بکەین لە خەڵک ئێستا خەڵک کە ئەڵی مناڵەکە بچێتە سەناعە زەراعەت تیجارە گەشتیاری چێت ناو پیشەیەوە یعنی بە چاوێکی زۆر سەیرەکە هەڵێ بێ مناڵەکەم بە کالۆرۆسی بێ بەڵام ئەبێ قەنەعەت بکەین بە کالۆرۆس لە داهاتووە ئەبێتە کارەساتێکی گەورەوە ئەبێتە ئەوەی کە ناتوانێت ژیان و گوزەرانی خێزانەکەی دامین بکە بەڵام تۆ بە چەند سەعاتێک پیشەیەکە دۆزیتەوە بە چەند ساڵێک یعنی خۆسایەکەی لەوانەیە ئێمە زۆرترینی ساڵەکانی لە نۆی بنەڕەتیەوە بە 5 ساڵی مەحەد ئێمە بتوانین گەورەترین پیشە بتوانین بنیاد بنین لەوانەیە هەندێکی لە بەس ئامادەیەەکە لە 3 ساڵەکە بتوانێت پیشەیەکی باش دۆزێتەوە بچێتە بازاڕی کار و سوودێکی باشی لێ ببینێ بۆیە ئەمە لە دنیادا ئەو وڵاتانشی کە پێشکەوتنی گەورەیان بەدەستیان ئێمە بۆ نمونە ئەڵمانیا ئەڵمانیا یەکەم جار کە لە دوای حربی عالەمی دووەم تەخت بوو لەگەڵ ئەرزا بەوە شوێنەوەسان کردیانە دوو وڵات خۆتان زەختەکە لەسەر بەڵام یەکەم هەنگاوی دوای خۆگرنە 250 مەکتەبی پیشەی کردەوە 250 مەکتەبی پیشەی کردەوە یەکەم هەنگاو توانی لە ڕێگەی پیشی و سەناعەتی ئەڵمانیا بینی بۆ ئەڵمانیا ئێستا پێسی وڵاتانی جیان باشە مامۆستا دوین پرسیارمەوەیە کەواتە هەواڵی دڵخۆشکەر هەیە هەوڵەکانتان بەرەو پێش چوون ئەشێ لە ساڵی ئایندەیە بە پێشببینیەوە لە ساڵی ئایندایتر کار لەسەرەمە بکرێ و ئەها بە کردداری بەرەو دروستبوونی بیناکە و ئەوە هەبێ ئێمە بەڕاستی لەوانەیە تر لەم مانگەدا لەمانی دووە پرۆژەکە لەوانەیە تاتەڵە بکەین کۆتایی ببیدێنە وەزارت ئەمێنێتەوە سەر وەزارەت چۆن بتوانێت قەنەعات بە ئەنجومەنی وەزیران بکە ئەمە ئەرکەکە لە سەر ئێمە لا دەچێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئێمە ئیسە لە پیشەیەکان ئەمانەوێ بەڕاستی تعلیمی مزدەوج ئەمساڵ کتابەکە هاتووە کار لەسەر ئەوەش بکەین تا ئەوە دروست دەکەین تا ئەوە ئەبێتە دێتە بواری کارکردنەوە تعلیمی مزدەوج ئەوەیە کە ئێمە هەفتەی ڕۆژێ دوو ڕۆژ بە پێ ڕێکەوتە 3 ڕۆژ لەگەڵ معمەلەکانە قسە بکەین و ئەمان بچنە کارگەکان چونکە وای لێ بێت تەنها ناتوانن بەو وەرشەیە کە لە ساڵی هەفتاکان و هەشتاکانە دروست بۆ لە ئامادەی پیشەکانە بتوانین بەوە کادرێکی بەهێز و بتوانە بخەینە بازاڕە بۆیە تعلیمی مزەوە شۆتە بڕیاردانی لێدراوە ئەم هەنگاوە لە پێش ئەو هەنگاوەیکەوە ئیشی لەسەر دەکەین بتوانین داهاتووە ئەم کادرانە بنە کادری باش لە ساڵانی هەفتاکان تقریبا بڵێن شەستەکانیش باشترین کادری بازار ئەو کادرانە بوون لە سەناعە تەخەڕوجیان دەکرد چکە بەڕاستی ئەو جیازانەی ئەو کاتی کە هەبوو مەسەلەن بۆ نمونە تۆڕنە لە ساڵی 1972 هاتووەتە سەناعی سلێمانی ئێستا شەرە و تۆڕنەی لێە ئەنی بۆ ئەو زەمانە کە تەخەڕوجیان دەکرد ڕاستی مامۆستای تۆڕنەکانی سلێمانی مامۆسای ئیشوکارەکانی سلێمانی مامۆساکان بوون بەڵامی تر خۆتە زانی عێراقیش تووشی شەڕێک کەنداو هەبوو عێراقیش ئەمە ئیهمال کرد بەڕاستی لە ساڵی هەشتاکانەوەی تر تووشی کارەساتی شەڕی ئێران هاتن دوایەوە شەڕی کەنداو دوایەوە شەڕی ناوخۆ دوایەوە حەساری اقتصادی و حەساری ئەقلیم و حساری نێودەوڵەتی ئەمانە هەمووی خوێندنی پاشەکشێ پێکردووە بەڵام تەمەنا دەکەین قەناعەتی حکومەتەوەیە ئێمە ناکرێت ئیتر ئیش بەسەر سەر ئەکادیمی زانستی و ئەکادیمی بەڕاستی وێژەی بکەین ئەبێ بیر لە ئەکادیمی پیشەیی بکەینەوە بەو ئەکادیمیە دەتوانین وڵات و گۆڕانکاری گەورە ئەنجام بدەین زۆر بەڕێز مامۆستا عومەر محەممەدەمین یاری دەدەری بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی سپاس بە ڕوونکردنەوەکانە سپاس بە ئامادەبوون زۆر سپاس بە خێر بەی سەرچاو